لە سنووری دۆڵی جافایەتی و لە سنووری ناحەی بنگردا بەتایبەت سێ کارەبای بوو کە کارەبای نیشتمانیان نەبوو. ئەو گوندانەش جگە لەوەی کە وەکو هاو نیشتمانی و هاوڵاتیەک لە ڕابردووشە ڕۆڵێکی بەرچاویانە بوو لە شۆڕشەیەک لە دوایەکانی کوردستاندا بەتایبەتی لە شۆڕشی نوێ لانکەی شۆڕش و جێگەی بارەگا و ڕوبەڕووبوونەوە و مقاومەتی کورد بووە لە بەرامبەر ڕژێمەیەک لە دوایەکاندا. ئێمە لە ماوەکانی ڕابردووە سەردانمانکردنێکی لە داواکاری سەرەکیەکانیان کە ئەرکی خۆمانە جێبەجێکەن کارەبا بوو و بەڵێنمان پێدان کە جێبەجێکەن ئێستا ئەمڕۆ کارەبای گوندی گۆمەزەڵمان کردەوە بە کولفەی 109 ملیۆن دینار لەسەر بودجەی بەڕێوەبەرایەتی کارەبا و وەزارەتی کارەبا کە ژمارەی دانیشتوانی گوندەکە 39 ماڵە و چەندین خزمەتگوزاری تریشیان پێویست بوو کە لەکردنەوەی ڕێگە هەوڵمانداوە سەرەتا فەتحی ڕێگەمان بۆ کردوون بۆ ئەوەی کە ئاچویان ئاسانتر بێ و پرۆژێ ئاویشیان پێویستە بۆ ئەویان جێبەجێکەوە لە ماوەی ڕابردووشان لەسەر بڕیاری بەڕێز کاک خوبات جێگیری سەرۆکی حکوومەت لەسەر بودجەی یەکێتی نیشتمانی کوردستان تاوەکو وەرزی بارانباری ئاما بۆ نەخڵکردن بە تەنکەر و لە ئایندەی نزیکی ئینشەڵا هەم کێشەی ڕێگەکەشان چارەسەرەکەین بۆ خیتاوکردنی و بۆ دروستکردنی تۆڕی ئاو و مەشروعی ئاویش بوو ناو گوندەکە. بەمە ئێمە لەم ماوەی 34 مانگی ڕابردووە توانیمانە 3 گوندی سەرەکی کە لە سنووری دۆڵی جافایەتیە کە خۆی دەبینێتەوە لە گۆمەزەڵ، خۆرخۆڕا، یاخیان کارەبای نیشتمانیان بۆ ڕاکێشین.